وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. وتمان کە دوای هاتنە دەرەوەی ئاخێزنامەی کوردان کە جەوهەرە کرتیک ڕەخنەوە نەغدە بێڕەحمانەیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە توولە ساڵان لە ڕابردوو بوو دەورانێک ئەگۆڕێت کە ئێمە مەسائل گەلێک بەحسەکەین وە شێوەیەکی تر لە مبارزە تەرحەکەین کە تەکە دوێکەیە ئێمە فەرقەکە سەبەب و هۆکەیشی ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە زەرورەتە ئەم دیبەیتە ئەمڕۆ ئەگەیەنێت و ئەینوێنێت. با ئێمە پێوانەیەک بکەین هەڵسەنگاندنێ بکەین لە مەوقعیەتێک کە کەسی وەکو من واتیایە. ئێمە بەناو کراوین بە قەومە کورد و ئەزانین کە دەسەڵاتێکمان نییە کە گوزارش لە دەسەڵاتە گشتیە ئێمە بکە بێجگە لەو حکوومەتە دیفاکتۆی هەرێمە کوردستانە عێراق. بۆ لەگرا مەسئلەی دەسەڵاتە گشتی مهمە لەبەر ئەوەی هەموو کۆمەڵگایەک ئەوەی بەرهەمی ئەهێنێ لە کارکردنا ئەبێ بە سروەتە کۆمەڵگایەک. وەختێ دەسەڵاتێکی گشتی بوێت ئەتوانێت بە خاوەندارێتی و هیدایەتکردنی ئەو بەشە زیادە لە بەرهەمەی کە بە مەسرفە ژیان ڕۆژانەیە ساڵ ناگات بتوانێت لە بەشگەلی تری ئەم مردمە خەرجی کات تا ئەم مردمە کولتوری بوێت، هونەری بوێت، عەقڵی بوێت، دەسەڵاتی بوێت، پێشکەوتنی بوێت. بۆیە مەسەلەن تۆ وزارەتە ڕۆشنبیریت هەست مەسەلەن لە حکوومەتە هەرێمە تا چی بکات؟ تا ئەوانەی کە بە لەش کار ناکەن، بە دەست کار ناکەن، بەڵکو بە مێشک کار ئەکەن زەمینەیەکی بۆ فەراهەم کات لە بەرهەم هێنانە کۆمەڵایەتی کە ئەو بتوانێت ژیانە خۆی بواتە ڕێوە، ژیانێکی مرەفەهی بێت و بتوانێت فکر بکاتەوە بۆ جامعەیەک، بیر بکاتەوە بۆ کۆمەڵگایەک. ئەوەی کە کۆمەڵگای تۆ ئەخەسێت وە تۆ ئەحیانەن دەسەڵاتە گشتیە مردمێکت گەرەکە یەکێک لە بەشە مهمەکانی ئەمەسە کە بتوانی خاوەندارێتی لە خۆت بکەی، بتوانی ئەوەی تۆ ئەگەشێنێت و تۆ پێش ئەخات و تۆ ئەباتت بەرەوە بتوانی دابینی بکەی و دەستەبەری بکەی. زۆرینەیە خەڵک حازر نییە فلسێ خەرجە ئەم کارانە بکە. گو ئینکە لە تووڵە ساڵان ڕابردووە ئەم مردمەی کە ئەڕواتە زانکۆی ئەمریکی، ئەم مردمەی کە ئەڕواتە وۆرکشاپ، ئەم مردمەی کە ئەڕواتە لای دەروون ناس، ئەم مردمەی کە ئەڕوات بۆ هەر شتێک پارە ئەدات و کۆرسێک ئەگرێت حازر نەبوو گەی یەک فلس بابەتە ئەم دیبەیتانەی ئێمە کە بە بەلاش و وەری ئەگرێت بدات. لە فیلمن لیمیت لەسا کابرایەک حەبێک ئەدۆزێت و ئەیخوا دنیا جۆرێکی تر ئەوێنێت ئەکەوێتە ناوە کارە بورس مێشکی ئەکەوێتەوە دنیرۆی واتیا و کابرا وەکو چی معلوماتێک کە هەسی فڕێ ئەدا. دنیرۆ ئێژێت بە کابرا ئێژێ ئەمە بەهرەس و بەهرەس خوا داگێ پێت زەحمەتە بۆی نەکێشاگان. ئەگەر زەحمەتە بۆی بکێشایە بۆ دانە بە دانەی ئەمانە پوڵت گەرەک بوو وا فڕەت نەئەداوەکو نقڵۆنەوات. یەکێک لە دەلایلێ کە ئێمە خەریکین بەخشەندە ژیانە تاکە کەسی ئینسانەکانیش متەحەوڵەکەین حتا لە هەڵسوکەوتە نێوانە خۆیان و کۆمەڵگا و کەس و کار و دەور و پشتیانە وە سپاسێ ناکەن دەلیلی ئەوەسە کە ئێمە شاید ئەمە هەدیەیەکی تەبیعی و خوداوەندیە کە لێمان ئەقڵێوە تێتە دەرەوە دەنا خەڵکی بە هەزار ئەوان کەی چەسپێنەی پێیوە گەرەکێسی بڕوا بیکا بە وتارێک و لە ڕوودا و $100 سێنێ خۆی بکە بە مشاورە کەسێک و ژیانە خۆی پێتە ئەمینکە. بەڵام ئێمە ئینقلابیانە ڤالنتری بە زەرەرە مادیە کە لە زندگیە خۆمانی ئەدەین
هەڵساگین بۆ ئەم قیامە. وە بەرەبەرە گەرەکمانە مردمێک کە بەرەو نابوودی ئەچێت بەر بگرین بە نابوودبوونی. جبهەی ئەووەڵە ئێمە ئەوانن وا مێشکە ئەم مردمە ئێمە کاول ئەکەن و ئەوانن کە مستەقیمەن لە شەڕە لەگەڵە ئێمان، یعنی ئەوانەی کە ئیدە دروست ئەکەن و ئەم ئیدە بڵاوەی پێیەکەنیکەن بە قسەی سەرزار خەڵکی و لە قاڵەبە سیستەمە حکوومەتی یا دەرەکەفێ. ئەمەی کە زۆرینەیە مردمە ئێمە فرشتێک یا نازانێت یا بە پێچەوانە ئەیزانێت دا لە بەر ئەم کارەسە کە کریاگە بەسەر ئەم خەڵکە ئێمە. و ئەمما لەناو ئەم سەرزەمینە ئێمە چون خاوەنداریەتی ناکەین و کەسمان بەلامان و مهم نییە کە کوردبوون مەسئولیەتی هەست، کە خەڵکە ئەم سەرزەمینە بوون مەسئولیەتی هەست، من چۆن دەروماڵەکەم ئەپارێزم ژینگەی گەورەترم و مەجموعەی کولیتر و گەورەتریشم ئەپارێزم. بۆیە هەر کەسێک لەم سەرزەمینە ئێمە هەر کارێک ئەکا یا هەر شتێک ئەنووسێ و بەر کرێتیک یان ڕەخنە یان نەغد ناکەوێت. بۆیە ئێمە هیچ تعبیرێکمان نییە، زەهنێکی ژەڵەژیاگمان هەز، سەرە لە ناسەرە تەشخیص نادەین. معیارەکانە ئێمە بۆ تەشخیصە دۆست و دوژمن معیارگەلێکی زاهری حسین. ئێمە دوژمن بە کەسێک گەزانین دانچی ڕۆکاتەوە، جمێن ئەدا، چەکی لە خۆی بەستگە، بە تێڵایە پەلامارمانی داگە، جمێن من پێدا، دایکەکەت و باوکەکەت ئەکا پێمان. ئێمە ئەوە بە دوژمن زانین. کەسێک کە بەدەممان و پێەکەنێت ئەحیانەن کیسەیە چا تۆزێ قاوە لێوانی شەکرمان پێئەدات، پێمان وانییە دوژمنە، پێمان وانییە کە هاتووە دوژمنایەتی تەکە ئێمە بکە، چون زاهریکی ئارامی هەست، لەوزێکی شیرینی هەست. ئێمە تەهدید ناکە، گویا ئێمە هەنووز لە حەوزەیە تاکە کەسیا تەهدید وەکو حیوانات ئەفەهمین، تەهدیدە نێرە ئاڵفا، یعنی ئەو جۆرەی کە دەنگە گەڕە پیاگێکی تر ئەترسێنێت، ئەحساسەکە هاتکەسە ناوە حەوزەیە ئەو، بەڵام ژن لە دەنگە گەڕ خۆشی تێ. بۆیە مۆتۆرسایکل، ماشینە سپۆرت وەکو فێراری، مۆزاراتی، وەکو لامبۆرگینی، وەکو ئاستۆن مارتین، وەختی پێ ئەنێن بە پەدالە گازەکە دەنگە ئەکسوزەکەی تێپیاک حەزی پێ ناکە کە ئیبیسێ، لەبەرەوەی ئەیترسێنێ، بە سروشتی ئەیترسێنێ، دەنگێکی گەڕ ئەیترسێنێ، بەڵام هەمان دەنگ ژنێ تحریکەکە. لەوانەیە ئێمە تعبیرمان وابوو بێ و ئەمە یەکێک لە گەورەترین زەعفەکانە ئێمە بوو، چون نەمانزانی بە سوورەتە عمومی دوژمن کێس و دوژمنمان نەناسی. بۆیە ئەمە حاڵ و وەز ئەمانە، بۆیە لی تێناگەین. کەواتە وەختێک کەسێک خۆی لەم سەرزەمینە بە مەسئول نازانێت، نەغدیش ناکاتەوە، بۆی مهم نییە. تەبیعەتەن ئەوانەیشی کە ئەم سەرزەمینیانە داگیر کردگە گەرەکیانە ئێمە لە ناوە نەزانین و لە ناوە ژەڵەژیاگی عەقڵ و ئەوانە بمێنینەوە و هەر خەسار بین و هەر بڕۆین و هەر پێ نەگەین، هەر بڕۆین و هەر تێ نەگەین. بۆیە من دوای ئاخێزنامەیە کوردان کە ئیدعام کرد تاکە مەتنە سەروەرانەیە کوردانە و جەهانێتەکان ئەدات، مەجبورم ئەم سریدی بەیتانە بکەم، نەک ئەوەی کە لەم جامعە کەسانێک بوو بن کە حاڵیان بوو بێت. با من مثالێک بم. فرێک لەوانەی کە خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنی یەهودە ئێرانین تەکە فیلمێ بە ناو سەمەد ئارتیست میشەوەت ئاشنا. سەمەد ئەبێ بە ئارتیست، داستانی عیدەیە خەڵکی سادە و ساکاری لادێس. لەوێ ئەو هونەرپیشە ناوەکەی ئیسەنایەتە سەر زوانم لە بیرم چوو، ئەڕواتە ناوە قاوەخانەی لادێکە گۆرانی بۆ خەڵکەکە بێژێ. گۆرانیە کە ئێژێتی گۆرانیە پاپە. خەڵکەکەی لادێ
گۆرانی پاپ تێناگا یەواش گشتیان قاوەخانەکە چۆڵەکەن عنایەتە بەخشی کارگەردانەکە پێشی ئەمانە دێهاتین گۆرانی پاپیان بۆ مەخوێنە بڕۆ گۆرانیە سنەتیە ئێرانیان بۆ بخوێنە ڕواتە ئەوێ دەسەکا بە چەهچەهە لێدان و ئەم جارە قاوەخانەکە جمەی تێ لە خەڵک کە ئێمە ئاخێزمان دەست پێ کرد تەبیعەتەن تۆ بە نەغدێکی ئاکادمیک دەست پێ ناکەی تۆ بە نەغدێکی سیاسی و نەغدێکی مبارزاتی دەست پێەکەی ئەم نەغدە مبارزاتیە ئەوەڵین هەدەفی ئەمەسە کە بەربگرێ بە کاولکاریە تا ئیستەیی بەرگرتنە بە کاولکاریە تا ئیستەیی تۆ ئێشێ لە ناو مردماوە لە ناو ڕای گشتیە مردما جۆرێک قێزەونی دروستکەی بەرامبەر بە ئەم ڕەودگەلە هەن دەنا من دانیشم لە گۆشەیەکی منزەویە قەڵەمەی بگرمە دەسمە و بنووسم و فڕێی بە مناوی وەبسایتێ ئایا بۆمی دابنێن یا بۆمی دانەنێن یا بڕۆم لە بوجەیە گیرفانە خۆم ڕۆزنامەیەک دەربێرم ئایا کەسێ بیخوێنێت و بگاتە بەردەسی یا نەگاتە بەردەسی ڕێگەی بە جێگەیەک نەئەوەرد و مزافە بەر ئەوە تۆ ئێشێ لە وادیە ئەندیشەوە تەفەککورە ئەلفباوی ئەندیشەوە تەفەککور بزانیت لذا خوێنەرەکانی من ئەبوون بە قشرێکی نخبە ئەگەر بیان خوێندایە ئەم قشرە نخبەیشە ئەوەنە حسادەت و خۆ هەڵکێشان و پێگە و مەطلەبیان وا لەبەرەوە ئەبوون بە سرعەتگیر و دەنگت و بە هیچ کوێنەیە گەیشت لذا من لەم سروەتە خودادادیە کە هەسم و لەسەری کارم کردگە وەکو دەنگم وەکو ڕەنگم وەکو قودرەتە ڕەوانبێژی وەک ڕێتۆریکم کەڵکم وەرگرت بۆ بەرگرتن بە خەسارێک لە مردمە سەرزەمینە ئێمە ئەدرێت ئەزانم لە فرە جێگەیەکە بووم بەهۆی ئەوەی کە فرە کەسێک لێمان بترسن ئەزانم کە فرە کەسێ ڕقی بەرامبەر بە ئێمە فرە بوو چون نا ئەیزانی ڕخنە چییە وە پرسیارەکانە ئێمە تعلقاتە ئەوی داپۆڵساند بوو وێڵ و سەرگەردان بوو بەڵام ئێمە خەڵکمان وێڵ و سەرگەردان نەکرد ئێمە تایستەیەکانمان هاڕی بەڵام ئاڵتەرناتیڤ و جۆرێکی تر لە کوردبوونمان بەحس کرد کە جۆرە واقعیەکەیسی بەڵام ئەم ئینادیە حتا ئەڕوا هەر زیادە ئەکا و ئێمەیش بە مەچەکە ئینقلابیانەی خۆمان حتا چڕتری بکەن و دەست خراوتر ئەوەشێنین ئێمە واداریان ئەکەین بشکێت ئەم فەزا و ئیشکێنین ئەوەی کە کاکەیەک تەعلقێکی بووگە سەوادی نییە تێنەگەیگە نافامێ و فکرەکە من تەعەڕوزی پێ یەکەم چون خۆشی لە سیوەڵەکانم نایە کاکەیان تۆ لەوانەی شوانە خاسێکوی مهەندسە ئیمرانە خاسێکوی تۆ لەوانەیە پزیشکی خاسێکوی دان پزیشکە خاسێکوی بەڵام حتمەن کەسایەتێکی سیاسی تێگەیشت و نییەی من وەختی هەڵەگەڕێم و بە کەسێک ئێژم ئەحمەق لە وادیە ئەندێشەی سیاسی بیرۆکەی سیاسی و ئیدەی سیاسی و فەلسەفەی سیاسی کاورە ئەحمەقە بەڵام بگرێتوانێت لە ژیانە ڕۆژانەی خۆیان و ساکارێکی فرەخاس بێت ئینسانێکی ژیر بێت لە مەسائلە کۆمەڵایەتیە من فیڵدە مبارزەس حەوزەی بەدەستگرتنە قودرەتە هێزە دروستکردنە هێزە کۆمەڵە کارەکەم ئەوەسە و ئەوانەی بەردەنگە من تایسە ناتکەم بینا و گەچکارەکان و بەناو ئەمانەی کوردەوار نەخدۆ بکەم و یا ڕخنیان لێ بگرم کارە من نییە ئەوە کارە من نییە من ناتکەم لەسەر جادە سازی قسە بکەم و تەنانەت ناتکەم لەسەر فەسادە ئیداری قسە بکەم هیچ وەخت ئەگەر لەم زەرورەتە تێگەین ئەو جار من ئێشێ بڕێکت بخەمە بەرە نەغد تا ئێمە بفامین دەرکمان بوێ کە نەغد یعنی چی بۆ لەم جامعەی ئێمە شتێ بەناوە نەغد نییە و تەعابیرێکی لە پێش و مەسموم کریاگەسە ناو زەهنە ئێمە و ژەهراوی کە پێژن نەغدە ڕۆخێنەر ڕنەقد داهێنەر
کاکەی گیان من ئەتڕۆخێنم ئەگەر پیاگی خۆت دروستکە وەکو ئەوەی کە ژنەکە هەڵەسێتەوە پێ دێژێ سیۆڵە لارە ها پێ دێژێ لەباسەکە کەسیفە پێ دێژێ ئەم جۆرە لەباسە کردتە سەبەر وە دەرد ناخوا پێ دێژێ فرە مژمۆڵی گەلێکێ بتڕۆخێنێ دێ ئەگەر ڕازەکەی بڕۆ حەمام سیۆڵەکەت قەیچی کە لەباسی خاص کە بەرت دێ ئەو قسانە ئەکات بڕۆ خۆت دروستکە ڕخنەی ڕوڵخێنەر یانێ تۆ ناتوانانی لە ژێری وە هەڵسی تۆ دەی من پێت ئێژم تۆ وایت کەجی درۆزنی فڵانی بیسانی بڕۆ خۆ دروستکەرەوە چه ئیرادی کێس بڕۆ بەرە ئاینە خۆت دروستکەرەوە پلتۆکێ لە خۆت بە بژە واسە ئەم قسە دواکەوتگانە کە ئینسانە کورد ئیسرار ئەکەن بیکەن بە مەوجودێکی تەبیعی وەحشی تاکە تەبیعەتا یەکسان کە نەتێ ئەگات لە ژیار ژیار تۆ ناوی بنێ سیڤیلایزیشن حەزارەت تەمەدون ئەمانە بەری ئەکەن ئینسانە کورد لەمە و ئینسانە کورد گرێکیانە تا سەتحێ بوونەوەریشی تەبیعی و نەچراڵی و سروشتی تەقلیدی بدەن وەکو هەر شتێکی تری سروشتی کە لەم سروشتا هەست کە و چوزانم بولبول و ئاسک و ڕێوی و داڵەکەرخوەر و هەڵۆ و ئەمانە پس قەرچۆمەونەوە حزورە ئێمە تەوانمەندیکی گەورەی بە ئینسانە کوردی داگە حزورە مبارەکێکە ڕقابەتی دروست کردگە دوژمنی تۆقاندگە بگرە نان و فاسۆلیاکانە ئێوەی ئەحزابی فرەتر کردگە چون لە ترسە ئێمە بۆ ئێوەی شلەکەن ئێوە پلۆپایەکی ترتان پێدەن لە ترسە ئێمە ئێوە زیاتر تەقوێت ئەکەن بڵۆنگۆی زیاتر ئەخەنە بەردەمتان ئیمکاناتە مادیە زیاتر ئەکەن لەبەر ترسە ئێمە کۆمەلگای زیندوو کۆمەلگایەکە کە وەکو ئێمەی لێبێتە دەرەوە مەگەر تەمامە ئێوە بە زاهر شعار نادەن کە دەبێت ئازادی بیر و ڕاهبێت کە دموکراسیتان گەرەکە لە مۆدلە غەربیەکەیە چۆن تا بە تەحملە قسەکردنە منت نییە چۆن تا بە تەحملت نییە چۆن نەتگەرەکە تۆ دەم لە پڕۆڕالیزم ئەدەی دەم لە برایی خەڵکەکان ئەدەی چۆن تۆ تۆلەرانست هەست بەڵام ئەگا بە دەنگە ئاخیزە کوردەوارە سەر بەخۆ کە پۆ ئەوی تۆ دژمنایەتی ئەەکەی شایعەت دروست ئەەکەی هەموو ئیمکاناتە کۆمەلگای کوردەوار بەڕووی ئێمە داخەی گەرەکتە گولیمان لێ بکەی توانت نییە بیتە منازرەتەکمانە توانت نییە لەگەڵ نەقدەکانمانە ڕوبەڕوو بووی تۆ نە ئەمەی کە من ئیسەر ڕەخنەی ئەخلاقیت لێ ئەگرم تەناقوزاتت لێ دەرتێرم درۆت پێ دەرئەخەم بۆگەنە من هیچ گلەیەکی ئەخلاقیم لە هیچ کەسێک نییە من ئینسانە مبارزێکم بە شەرایطە عەینی و مەدی مبارزەکەم ناڕۆمە وادیە کڕوزان و ئیلتماسکردن من خەریکم بە تۆ ئێژم خۆت بە خۆت ئەناسێنم کە چەنی عاجزی چەنێ ناتەوانی ئێژێ لەوەی بترسی تێتە ڕێت باوەڕکە لە ئێمە ئەترسن تێنە ڕێتان ئەتان خۆین باوەڕکەن چون ئەمە واقعیەتە جەهانە کوردیە سوورا و سپیا و جاڕووکاریە خاڵ خواڕەشتە دائیم دیارە چی بکەین ئەم کۆمەلگای کوردەوارە ئێمەی داگەسە دەرەوە قورعە بە نام ئێمە کەوت هیچ سەروەریەکیشی یا هیچ ڕەفاهیاتێکی بۆ من نەهاوردگە من وامە ژێرە حوب و بغز و بخڵ و تۆمەت و تاوانە ئێوە یاک نەفەرم بە قەوڵە قانع وتی مشتری شعرەکانم 100 ساڵی تر پەیدا ئەبێ 100 ساڵی تر حتمن یادوارە بۆ من ئەگرن مجەسەمە دروسەکەن ولی من ناڵم بێت و 100 ساڵ من فتحەکەم یا وەکو محەممەد یا وەکو مەسیح خوێنم دامەنە نظامە سوڵتە ئەگرێ تۆ کەس وەبیرت نایەرێتۆ باوەڕکە وەبیری شە بوێرێت و تف و لەعنەتە تاریخ خۆی
لەم مەتنە یەهودی نووسیاگە جعل کریاگە ئێژێ بەیەکی دوو جۆرئە کازاوڕە کەسەش دەرپەی نیست زەحمەتی میکشەمەز مەردمە نادەن کە مەپۆرس لە 1 و 2 پیاڵە کە ئازارە کەسی بە شوێنەوە نییە زەحمەتێک ئەکێشم لە خەڵک نادەن کە مەپرسە ئەوەسە کە ئێوە خەتەرێک کە بێسەوادیتان بێلیاقەتیتان سەرسەپردگیتان دروستبوونتان ئەزیەتتان دەکا هیچ قەشەنگ نییە با ئەمە بمێنێتەوە بۆ تاریخ مایەی نەنگە ئێوەس نبوغێ وەکو ئێمە مەجبورە کار بکار ڕۆژێ 14 ساعات بەجێ ئەوەی کە زیاتر بۆ تۆ بەرهەم بهێنێت دروستر بۆ تۆ بەرهەم بهێنێت بە شوێن لوقمەنانێک و بژێ و ژیانە خۆیە سەختترین کارە ڕۆژانەیەشی بکات ئەوە بۆ ئێوە ئەفتخار نییە بۆ منیش ئەفتخار نییە بۆ من نیشان لە داپڵۆسیاگیە مەردمم هەست ئەگەر ئێمە پێگەی بەرزناگرین چون کولێ بەناو کورد کولێکی هاڕیاگی دەرکریاکە ئێمە منتەسەبین بە ئێوە بۆیە بچووک ئەکرێنەوە هیچ قەشەنگ نییە ئێوە لا ئەکەن و هەرچی شتە ساپۆرتی ئەکەن نەتانتوانی تا ئەم دەقیقە شعورتان نەگەی شۆڕشە خۆتان ساپۆرتکەن بڕۆم لەکوێ داوای ئەسڵحا بکەم بڕۆم خۆم بفرۆشمەوە کێ و ئەمریکا و ڕووسیا بێرم بیخەمە بەردەمە تۆ دەیمەگەر تۆ جامعەی من نییەی بڕۆم لە کێ داواکەم بڕۆم بوومە پیاگە کێ بڕۆم تۆ بفرۆشمەوە کێ عەرەبستانە سعودی دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی تا ئێستا تعارف فیشەکێکتان بە ئێمە کرد بۆ چون ئەم جامعە نابود کریاگە بۆیە هێزی گشتیگەرەکە بۆیە نابێ بەر بەم نابودیە بگری چون سەڵای خۆی نازانێ چون دۆس و دوژمنە خۆی ناناسێ چون سروەتە خۆی نازانێت گشتمان شعارە دەین ئینسانەکان سروەتە جامعەیەکن دێ ئێمە سروەتە جامعەی ئێوە بووین ئێمە لە ناو ئەم ئاو خاکە هاتینە دەرۆ لە داوێنە دایکێکی کوردی و باوکێکی کوردی گەورە بووین بەوە بیر هێنانەوەی خاترەی ئەژدادمان و ژیان و کوردی هاتکینە سەدەرەوە تۆ تەکە خۆی چیش درۆ ئەکەی چون تۆ تەوانت نییە خۆت بلاوێنی تۆ تەوانت نییە خۆت وە مهم بوێنی تۆ تەوانت نییە حتا ئەرزش بۆ خۆت قائل بی نانا ئەمە ئەسەن شتە قەشەنگێ نییە بمێنێتەوە بۆ تاریخ کە من و یارانە من و یارانم ئاخێزە کوردەوارە هەرچی شتە ئێشێ لەسەر گیرفان و بە حارەق ناوچاوان دەری بێرین بڕۆین کاری یەکدی بکەین بێرینی بیکەین بە خەیرە گشتی دائیمەن پەس زەهنمان 2000 دەغدەغەی تیاوێت و جامعەیەکی ملیۆن کەسی نەتوانێت شۆڕشێک لە خۆی ساپۆرتکە مغی لێبوون و دانی لێ چێڕکەنەوە کەچی گشتیشیان ئینسانە سەردەمن کەچی گشتیشیان حەز بە پێشکەوتن ئەکەن کەچی گشتیشیان سرور و شکۆ و سەروەریان پێخۆشە بۆیە ئەحیانەن کوڕێکی گۆرانی بێژی ناوی ئەسرە جەدید ئەوێت و جێگەی موباحاتیان ئەها ئێمە چ گەورەین ها وەختە خۆی عەکسە ژنەکانتان ئەهاورد لە پێکاکانشانتان ئەدا ئەها ئێمە چەند مهمین ئوروپا تماشاکە عەرەب خۆی دا ئاپۆشێت و ئیسلامین ئێمە نییەین چون حەستان بە شکۆ ئەکرد بەڵام بۆ ڕێگەکە ئەشتبا ئەڕۆن من ئەمڕۆ تێمە سەرە ئەمە تعبیرە ئێمە لە ئاخێز لە ڕاپەڕین کە ئێوە پێیێژن و ئەشتباها لە ڕەڤلوشن چییە ئێمەی خەڵک چۆن مەتنێ گەگاتە دەستمان و ئەم مەتنە
ئێشێ بوێت و هەوێنە شۆڕشە ئێمە و ئێمە نایزانین شۆڕش یعنی چی، نازانین ڕەهبەریەت یعنی چی. ئێمە فکرەکەین کەسێک هات کڵاشینکۆفێکی لە خۆی دابوو 4 نەفەر و دەوری و باڵە لە قەیان کرد و هات و چوو ڕەهبەرە، چون 4 نەفەر کڵاشینکۆفی کردە سەشانوە لە پاڵی دەسیە. وا فکرەکەین و ئاسانترین بەسیترین شتێکە چاوە ئەیوێنێت و تەسویرێکە ئێمە دیگمانە لە کەسێ بە ناوە ڕەهبەر یا تەسویرێکە بۆمان دروستیان کردە بە ناوە ڕەهبەر. من پێشووتر محاولەمە کرد بە زوانە ئەوامانە و بە ئەدەبیاتە دەرکە عمومیەک لە سیاست و کوردایەتی نەغدە ئەم ئەحزابە بکەمەوە. لە نەغدا هەڵگەڕیامە وتم پێکاکە سپاه قودسە، پێکاکە عامل دەوڵەتە ئێرانیە بۆ دانانە ئێرانە گەورەی فەرهەنگی بە شێوەیە ئیمپراتوریەت و تەشەنە پێدانە تەشەیوع و بیرۆکەیە ئێرانیەت و یەهودیەت. وەختە خۆی وتم و ئیسباتم کرد لە سەریان بە دیبەیتەکان، بەڵام نەهاتم نەخدە ئۆجالان بکەمەوە، نهاتم نەخدە کتێوەکانی بکەمەوە، ئەزانن بۆ لەبەر خاترەوەی نەخدە کتێوە ئۆجالانکردن پێویستی بە سەوادە سیاسی فەلسەفی هەست. تەبیعەتەن خەڵکە ئەوام کە کاری ئەوە نییە تێناگا من چه نەخدێکم کرد. لەزا نەخدەکە لە دایک نابێ ئەمرێت، دەسە منیش لە پێکاکان ناخوا و پێکاکان نیاتە خۆی و دەوڵەتە ئێرانی ئەواتە بەرەو بۆیە من بەرم پێگرت. پەژاک کۆنگرەی گرتگە. لەم کۆنگرە لە قسەکانە ئاپۆلێ ئەدات ئەی خوێنێتەوە، من لێ ئەدەم بابزانم کۆنگرەیە پژاکە و لەسەر ئەمە هەڵەسم کورتەیە قساکەم. ئەوڵ بەر لە هەر شتێک بە خێراتنی هەواڵان دەکەین، هەواڵ لە ڕێگەی دوورەوە هاتوون و دڵنیاین هەواڵ لە گرانی ئەو هاتنی خۆیان و ئەو کۆنگرەدا دەبن و 3 ڕۆژ پێکەوە دەبین و یەکەمین کۆنگرەی پەژاکە لە ئەوروپا لە هەمان کاتیشدا شەرەفێکە بۆ هەواڵێک و بەشدار بوون لە یەکەمین کۆنگرەی پەژاک لە ئەوروپادا. شەهیدان ڕێبەری تێکۆشان ئێمە دیسان هەواڵ بەخێر بن، یعنی 90 کەس تا 100 کەس ئێمە لەو 3 ڕۆژە پێکەوەین. ئەوەش بتم بە هەواڵ ئاگادار بن، تەکمیلی حزوری هەواڵان لێرە وایە. سپاسی دیوان دەکەم لەلایەن هاوسەرۆکایەتیەوە بە خێراتنی تەکتێکی هەواڵان تەکتێکی میوانان دەکەم. هیوادارم کۆنگرەیەک بێ کە بتوانێت لایەقی خەبات تێکۆشانی هەواڵان بێ کە بە گیانی خۆیان بە کەدی خۆیان لە چیاکان لە شارەکان لە گوندەکان لە هەر شوێنێکی کوردستان و لە هەر شوێنێکی دنیا تێکۆشان دەکەن. کاری حیزبی بەبێ سیستم بەبێ خۆبەڕێخستنکردن ممکن نییە. بۆیە هەر ڕێخستنێک، هەر گەلێک، هەر فکرێک، هەر پارادایمێک ئەگەر نەتوانێت خۆی بەڕێخستن بکە زەحمەتە سەرکەوتنیش بەدەست بێنێ. پەژاک لە چوارچێوەی مۆدێرنیتەی دیموکراتیکدا ئافرێنەری ئالتەرناتیڤ دەبێت بۆ یەکێتی و یەکپارچەی ئێران و ڕۆڵی پێشەنگی دەبینێت. پژاک ئافرێنەری ئالتەرناتیڤ ئەبێ بۆ یەکێتی و یەکپارچەیی ئێران. لە تەرجەمە فارسیەکەی کتێبەکەی خۆیان ئێژەی تەمامیەتە ئێران. تەمامیەتە ئێران وەکو کل لە ئێران بەحسیکەین، وەکو چمکێکی ئەبستراکت، چمکە کل لە ئینتزاعیە ئێران،
وەکو قەڵەمڕەوە جوغرافیایی ئێرانە سیاسی دەرنەزەری بگرین خب لەگرا ئەم کولە کە تەمامیەتە نەینووساگە کول و نووساگێکی تەمامیەت من هەرسێکەی بەڕەسیەکەم چون تورکی نازانم و نووسینەکەی عەبدوڵڵا ئۆجالانم بە تورکی نەخوێنگەسەوە وەلێ لەبیرم تێ زوو چاوێکم خشاند بەو مانیفێستە مۆدرنیتەیە دموکراتیکە ئاغای عەبدوڵڵا ئۆجالانە زوو و مەبنای تەحلیلەکانە ئێمە ئەوەسە من ئیستا چمکێکە خەمە سەری ئەگەر حافزەم یاری بکە من هەرسێ دیاردەکەیم وت چمکە ئەبستراکتە ئێرانە جوغرافیای قەڵەمڕەویە ئێرانە تەمامیەتە ئێران یعنی کل ئێران خب با ئێمە بیگرین کل ئێران ئیرادەکەی وا لەکوێ یەکپارچەیی و تەمامیەتە ئێران دێ ئەمە یەکپارچەیی خاکە یەکپارچەیی مردمیە یعنی لە چمکە مەفهومە ئێرانە لە بەشم مەفهومە ئێرانە هەر شتێک زەرورەتێکی پێکهێنانی هەست مەسەڵەن تۆ وزارەتە ڕۆشنبیری دروست ئەەکەی کە ئاگای لە فەرهەنگ و هونەر و پێشکەوتن و تەوسعیە فەرهەنگ بوێت لە ناوی جامعەیەکە تۆ کۆمپانیایەکەکەی تۆ بەرهەم ئەهێنیت لە پێناسەکردنە خۆتا ئێژی زەرورەتی دانیانی ئەم کۆمپانیە ئەمەسە مەسەڵەن کۆمپانیای بەرد دروستەکەی ئێژی زەرورەتی ئەمەسە لە شارە زورا بەردێکی زۆر و کانگایەکی زۆری بەرد هەست خەڵکەکە بێکارن و ئێمە هاتووین کار بۆ خەڵکیش دروستەکەین و بەردەکەیشی دەرئەکەین و ئەیکەین بەداهاتی بۆ خەڵکەکە و بۆ کارێ بۆ خەڵکەکە و ئامە پێداسێکەکەینەمە ئێمە لەم وڵاتانە کە دەوڵەت میلەتن یا نیشن ستیتن یا ستیتن نەهادگە لە جۆرا و جۆرمان هەست یەکێک لەم نەهادانە ئەرتەشە ئەرتەش لە چارتە سازمانی خۆیە وەزیفەیە کە بۆی تعریفەکرێتەوە و ئەرتەش دروست ئەکا پاراستنە تەمامیەتە خاکیە سەرزەمینێکە یعنی هەر دوشمنێک کە گەرەێکی بێ سنوورەکان ئەم سەرزەمینە دابەزێنێ تیکەیەک بستێکی لێ بگرێت تۆ هێزێکی ئەنگەڵە دروست کردە بەناوە ئەرتەش بە قەوڵە مارکس کە ئەم هێزە نایەڵێ دوژمن بێت بستێکی بوات سەپاهە پاسداران لە چارتە سازمانی پارێزەرە ئینقلابە ئیسلامیە جمهوریە ئیسلامیە ئێران و لە هەمان کاتە پارێزەرە تەمامیەتە ئەرزیە جمهوریە ئیسلامیە ئێران پژاکیش و پەکەکەیش پارێزەرە تەمامیەتە ئێرانە هەمان ڕۆڵی هەست کە ئەرتەش هەسی کە سەپاهە پاسداران هەسی ئەرتەش فقط خاک و بەڵام سەپاهە پاسداران بەشە معنەویە دەوڵەت و شێوازە دەوڵەت ئەپارێزێ پارێزەرە جمهوریە ئیسلامی نظامە ئیدئۆلۆژیک و پارێزەرە جوغرافیاییە پەکەکە دەقیقەنەوە کارەکە خۆی وتی و خۆی لە مانیفێستەکەی نووساگەسی چ بە معنای کل و مەفهومە ئینتزاعیە ئێران چمکە ئێران کە ئێشێ ئەم وحدەتە بەپارێزرێت چ بە معنای سەرزەمینی پێناسەکە لە سپای پاسداران زیاتر ئەکا چ بە معنای ئیدۆلۆژیکی چ بە معنای جوغرافیایی ئەتوانێ ئالتەرنەتیڤ بێ ئالتەرنەتیڤە پاراستنە تەمامیەت بێ ئیستە ئێرانیەت چیوا لە خەتەرە ئەمە داستانەکەس وەختی ئێژێ ئالتەرناتیڤ یعنی ئێرانیەت بە موشکلێ بەری خواردگە ئەم سەر لە نوێ داڕشتنەی پەکەکە ئەم ئێرانیەت لەم قەیرانە دەرەکە ئەمە کامە مشکلە هەمان مشکلە کە جەوادە تەباتەبایی لە وەجهێک لە ئێران شەهریە باسیەکە ئەمە هەمان مشکلە کە هۆمایونە کاتوزیان حەمەعەلیە هۆمایونە کاتوزیان لە ئاسەواریە باسیەکە چ لە کۆمەڵگایی کورتەمەودایە چ لە ئیقتسادە سیاسیە ئێرانیە
چ لە تەزادە دەوڵەت میلەتیە وجوهە جۆرا و جۆر هەست بۆ ئەم چمکەی ئێرانە ئەم چمکە سادەسازە یەکدەستسازە ئێرانە کە ئێستا خواردی گەسێ قەیران ئەوان فۆرموڵەکانە خۆیان ئێرائەدەن لەسەر دوو شت ئەوێسن یەک ئێران هەر بووگە کولێکە کە هەر بووگە ئەگەر خەڵکەکە لێشی ئاگا بوویە لێشی ئاگا نەبوویە بە شاراوەییش لە ناو نەستیا ئێران مەوجود بووگە پێش لەوەی کە چمکە نەیشن بێتە بەرەو پێش لەوەی کە قەبارەیە نیشن ستیت دروست بکرێت کە لێودا تەرجمەکرێ بە میلەت یعنی میلەت هەر بووگە میلەت بارێکی مەسهەبی هەست بارێکی ئیدئۆلۆژیکی هەست نەبارێکی سیاسی بەڵام تەرجمە کرێتەوە لەسرە ئامدانە ئەخرێتە سەرە نەشناڵ و ناسیۆنال تا ئێمە فکرکەین ئێمە هەر ملت بووگین و ئەم مەفهومە ملتمانە هەر بووگە دەسوێتێک وانیە دەسوێتێک عسەوانیە پس ئیسرارە ئەوەڵ پاراستن و ماناکردنە چمکە ئێرانە ئەم کارە پەکەکەی شێکە ئەما تێنە سەرە سیستەم ئەوانە معتەقدن گشتیان کە سیستەمە ئێران ئەم سیستەمەی ئێرانی جەدیدەکدانریاگە کێشە دروست ئەکا مەسەڵەن سەی جەوادە تەباتەبایی ئێژێ کە ئێژی ئێران چوار سنەتی هەست سنەتێک سنەتی پێش لە ئیسلامە کەواتە سنەتی زەردەشتیگەریە سنەتی دەوڵەتە دینیە شاهنشاییە سنەتێکی تری سنەتی ئیسلامیە سنەتە ئیسلامیەکەیش لەسەر کۆڵەکەی یۆنان تێکەواتە سنەتێکی یۆنانیشی هەست و ئەمما سنەتێکی غەربیشی هەست ئێران چوار وەچە ئێرانە باستان ئێرانە ئیسلامی سنەتە یۆنانی و سنەتە دنیای جەدید چوار وەچی هەست و هەر وەجهێکیان بدەی بەم لە وەچێکی تریانە تووشە قەیرانە بێ لذا چه شاهنشاهیە ئاریامهریە 2500 ساڵی ئێران تووشە قەیران ئەکاوی خاتە داوەنە حکوومەتە شێعەیە ئێرانی چ بەرجەستەکردنە شێعەگەری و وەچە ئیسلامیەکەی و فەرامۆشکردنە بەشە مۆدێرنیتەیە ئێرانی بەشە فەرهەنگە یۆنانی و بەشە ئێرانە باستانیشی توش ئەکات ئێران ئەوەی کە ئەم ئێرانە بەرجەستە ئەکاتەوە چییە؟ نەزمە سیستەمە ئێران بە مەسابەه سیستەمە وەکو سیستەمە دەی پێکاکە لەگرا چیەکە پێکاکە هەمان کارەکە کە کات و زیانێکە هەمان کارەکە کە هەمعلی کە جەوادە تەباتەباییەکە چمکە ئێران تێرێتەوە هەروە کە پارتی تێڵێتیوە هەروە کە یەکێتی تێڵێتیوە هەروە کە دموکرات تێڵێتیوە هەروە کە کۆمەڵە تێرێتیوە پێکاکە تێڵێتیوە و ئاشکرای شێژێتی بەڵام پێکاکە ئێژێت من سیستەمێکم واپێ کە ئاڵتەرناتیڤە ئەم مشکڵە ئێرانەسە سیستەمەکەی چییە؟ سیستەمەکەی لە مانیفێستی مۆدێرنیتەی دموکراتیک چمکی دەستکردی عەبدوڵڵا ئۆجالانە و چمکێکی بێمەعناس بسیار بێمەعناس لەبەر تەقابڵەتەکە مۆدێرنیتەیە کاپیتالیستیە ئێستا دووگانەی عەبە ئۆجالان و پەکەکە چییە؟ دووگانەیە مۆدێرنیتەی کاپیتالیستی مۆدێرنیتەی دموکراتیک ئەوڵە نەم ئاغا هیچ تعریفێ لە مۆدێرنیتە ناکاتەوە تابزانی مۆدێرنیتەیە متەئەخرە دموکراتیک سەوارە بەر مۆدێرنیتەی کاپیتالیستی چه شەکلیە تۆ چۆن مۆدێرنیتە ئەەکەی لەسەر مۆدێرنیتە یعنی گۆڕینی مناسبات یعنی تەغییر و تەحوڵات لە علم تغییر و تحولات لە فەلسفە تغییر و تحولات لە ڕوانینە بە ئینسان و جەهان و تەبیعەتە تو چیەکەی؟ مۆدێرنیتە سەوارە بەر مۆدێرنیتەکەی کاملەن بێمەعناس ئەم قسە کاملەن بێمەعناس لە حەشوی دنیای شانیە و ئەو ئاغا ناتوانێ ئەمیشە دەربێرێت
ئەم ئاغای ئۆجالانە کە دائنیشێت کۆپی پەیست ئەکا لەسەری یەکتریا یعنی بۆیان کۆپی پەیست کردگە بۆیان هەناردگە لە ئەوڵ قسەکانی شو ئێژێ من لە فرە نەزەراتی ئستفادەم کردگە ناویان نایرم لەبیرم تێت یعنی عملەن کۆپی پەیستی کردگە بەشی تاریخ ئەدیان ئەم توڕەهاتە لە ئەوەڵی شو دەست پێ ئەکات لە مقدمەکەیە تێت بەوەی کە ئەکەوێتە ڕخنەهای ئەخلاقی و گلەی و بناشتکردن لە ئوروپا نامەردانە و نازانم چی و جۆرە قسانەی کە لە دنیای سەرمایەداریە ئەسڵ معنای نییە یعنی لە عەسرە مۆدەرنیتە معنای نییە هەرم ئاغا کە لە تەقابڵەتە کە مۆدەرنیتەیە کاپیتالیستیە بە قەوڵە خۆی و ئێشێتە کە تەمامە بنیادەکانیان دەرکەفتوێت و ئەحیانەن فکر بکە لەگرا عداڵەت مەوجود نییە فکر بکە ئازادی مەوجود نییە لە پێناسەکردنە دادگاکانە تورکیە پێیانێژی دادگاهای فەرمایشی نەمایشی مەعزەرەتم هەست دادگای نەمایشی کاکە تۆ یا شتێکە قبوڵە یا شتێکە قبوڵ نییە کەواتە تۆ قبوڵتە کە دەستگاهت داد تورکیە دەستگاهێکی دادپەروەر و قەوانینی لەسەر ئازادیدا نریاگە بەڵام بۆ تۆ یەکی هاتکن بە زۆرە سیاسیە کە بەکاریان برگە نەمایشێک لە دادپەروەریانداگە دەنا لە عەسڵاب دادپەروەریان هەست ئەی تۆ بەرعەلێ چی قیامەت کردگە دێ ئەگەر دادپەروەریان هەست ئیتر تۆ داوای چیەکەی لەگرا انتخابە سیاسیان کردگە ناوێ بیکە نامەردن دەی نامەردن ویتر دنیا دنیای نامەردیە و دنیا دنیای ڕقابەتە و ئەچی ئاغای عەبدوڵڵا ئۆجالە تۆ یەکە هاتکی دووگانەیە مۆدەرنیتەیە دموکراتیکە دروست کردە تەکە دووگانی تەکە مۆدەرنیتەیە کاپیتالیستیە ئەساس و بنیانە تەمامە حرەکاتە کاپیتالیستیەشێ باتڵۆکەیت پس ئەمە دادگاه نییە بی دادگاهە یعنی ئەو جێگەی کە بێدادەکە داد ناکە تۆ نەمەشەیە حزور پەیاکردە دفاعیاتە بدایە چون تۆ ئاوا مەشروعیەتت دابوو بە ئەو بەشەی کە خوەت لێ تێپەڕیگی و پێت وایە کە سوورەتێکی ئیستعمارگەری ئیستسمارگەرە و خەریکە بەشەریەت نابوو دەکا و جەهەن نابوو دوی تۆ ئیسە لە کردار تا ئەمەلەن ئینقلابی زندگی ناکەی درۆ بکەی خۆت ئەو ئەندێشەیە کە هەسە زندگی ناکەی ئەمە نوکتەی ئەوڵی نوکتەی دووەم هەڵەگەڕێتەوە لە چۆنیەتی دەستگای حەقیقەت ئێژێ دەرنەتیجە علمە پۆزیتیڤیستی و نگاهە علمیە کە لە دوای مۆدەرنیتە تێت بۆ کۆنتڕۆڵە تەبیعەت ئەمە ڕەدەوەکاتەوە بەڵام ئەم ئاغا خۆی ئەکەوێتە وادی هەمان علم بۆ ئیسباتە قسەکانی یا ئێرائەی نەزەریەکەی ئەکەوێتە کوێ ئەکەوێتە سەرچاوەگەل تاریخی یەهود نووسیاک ئەڕواتە ناوە ڕەوەندە تاریخ ڕەوایی ئەڕواتە ناوە ئاریا بازی خۆ چەسپاندنە بە مەفهوم و چمکە هەدەفدارە ئاریایی کە لە ئەواخر قەرنە هەژدەهەمەوە ئوروپاییەکان دروستیەکەن و دەقیقن کۆپی پەیستیەکەن بۆ دروستکردنە دەوڵەت میلەتێ بەناوە ئێران بۆ ئینقتاعێک کە گەرەکیان لە زوانە عیبری و قاڕەی ئافریقا بیکەن چون خەڵکەکەی بە بەندگی ئەکێشن و پێیان ناخۆشە کە بە ئەوانە و تەعبیر بکرێن و لەزاتێن ئالەگرا خۆ ئەوەستنەوە بەقەدە فەرهەنگە هندی ئاریایی لە بەش زوان ناسی و باستان شناسی و تێن مەجموعەوە کولی ئەخولقێنن بەناوە ئێران کە ئێران فەرهەنگێک و جبالێک و فلاتێک و زوان شناسیە ئێرانیمان هەس و فەهلەویمان هەس و پەهلەویمان هەس و پەهلەویاتمان هەس و ئەمانە گشتی خانەوادەی زمانە ئێران لە زمان شناسی استفادەکەن لە کەون ناسی استفادەکەن ئەم ئاغا دقیقاً ئەڕواتە سەر ئەومەتەدا کەسێک لە ئەوڵە خۆی حملە ئەکا بە ڕەوشە علم ئەم علمە ڕەداکاتەوە سۆسیالیزمە علمی ڕەدەکاتەوە و ئێژێ ئەمە هەر لەسەر هەمان کۆڵەکە و لەسەر هەمان دنە هاتکەسە دەرەوە خۆ ئەوبەتە خۆی ئێترافەکە کە هیچ دەرک و دەریافتێکی نەبووگە لە مارکسیزم لەنینیزم نەیبووگە ئینسانە دووگمێک وگە و ئەم ئاغا چۆن مشەشەعەوێ دوای ئەمێکە ڕێگەی پێ نادەن
لە موسکۆ لە ڕۆما دانیشێ دوای ئەمەیکە یۆنان خیانەتی پێکە ئەم قسەی ڕەهبەرە سیاسیەک نییە چۆن تۆ خۆڕەفاقەتە نەکردگەتە کە کەسێکا تا داوای وەفای لێ بکەی قەراردادێک کە تەکە عیدەیەکای وەسی کردیان حتا زۆرت بۆ یەکەن حتا نایان بوو نایکەن یعنی تۆ چۆن سیاست وا ئەوێنی ڕەهبەرە مەردەمە کورد ئای عەبدوڵڵا ئۆجەلان تازە ئەم ئاغا دوای ئەوەی کە حەقێکی پێنادەن بۆ نەچووگی بۆ قەندیل وڵا بچوایمە قەندیل ئەیاندامە بەرگولە نەچووم ئامدانە نەچووم ڕفیقەکانم ئەو کوژیان و تۆپێکی فرە و موشکێکی فرایان ئەدا بە من ئێمە بۆیە نەچووم بۆ کێوەکانە کوردستان بۆیە وەکو ئەوداڵ سرم نەکردە سەحرا و بیابان خۆ ئەمە خەبەر لە دەروون و زەهنی ژەڵەژیاگە کۆپی پەیستکەرێک کە ئەمانەی بۆ ئابا ئۆجەلان دەستەوەرگرگە ئەدا خۆ بەم ئاغا لەو دواتێ چی ئەکا بەحسەکا لە ئینسانە ئازادە کورد تەوەجۆ بکە نە مەفهومە چمکە بەناوە کورد شتێکی تەبیعیە وەکو پەز و بزن و دار و کێسەڵ و قالۆنچە و ئەمانە تەبیعین تەبیعەت دروستی کردن تەبیعەت ناگەهان کوردێکیشی فڕەداگەسە دەرەوە بوونەوەرە کورد بە ئەم بوونەوەرە ئازادوگە لە چیە ئازادوگە لە بێ ئیمکانیاتیە لە بێ تەجروبەییە لە دەورانە بەدەوی و ئەوەڵیە لە کۆمەنگەنە ئەوەڵیە کەسی چل نەفەرن ئەمە ئازادوگە لە چی لە قەیدە چی لە قەیدە قانون لە قەیدە سوڵتە چون سی چل نەفەر بن خۆ کەسی سوڵتەینەوە ئیستا ئەم گەرە کێسی ئەو ئینسانە بێ ئیمکاناتە بێ تەجروبەیە دەورانە پارینە سەنگیە بگەڕێنێتەوە ئەم عەسرە پس تەوەجۆ بکە لەگە کاری بە چمکە کورد نەبوو کاری بە نەوع ژیانی هەبوو چ ژیانە ئازادێکە ئەو ژیانەی وا تۆ ئەشکەوت نشینی ڕاو ئەەکەیت و وایتە ناوە ئەشکەوتاوە ئەو ژیانە ئینسانە ئازادە کوردی وگە ئەمە قسەی ئاغای عەبدوڵڵا ئۆجەلانە ئیستا ئاغای عەبدوڵڵا ئۆجەلان گەرە کێسی بەو پەرسپێکتیڤە بێتە ئەم دەورانە مۆدەرنیتێ دۆمۆکراتیکە ئەم ئاغا چه شەکڵیە چۆن دروستی ئەکا ئەڕوات نەخبێ ئەدا بەم تاریخە لە ئاغاز سومرۆ هەمان کارێک کۆپی پەیستێکەکە لە ئاغای بووکچین و سەرچاوەهای تورکیە کە ئەگا بەدەسی و یەهود نووسێ کە ئەگا بەدەسی لێوێ فڕێ ئەدەن کون هەم تاریخە بەم ئاغا چیێژێت کون هەم تاریخە بەم ئاغا ئێژێت کە تەواوە ناسیۆنالیزمە ئێرانی و تاریخی یەهود نووسیاگە ئێرانی دروسە کونها ئەم داستانە ئێژێ بە مەحزی ئەقلانیەت تێتەناوە ئێمە لە سەرزەمینە کوردانە ئێمە ئەسیرەکرین ئێمە کەی ئازادین وەختی ئەقلانیەتمان نییە تەکە تەبیعەت و خودا یەکێکین وەکو حیوانات وەختی ئەقلانیەتمان نییە لە کاتێکە تەمەدون بە زوانە ئێمە پێی ئێژن ژی یار ژی ئشی ژینوێت یاریشکە یارە ژی یار ولی تەمەدون یا سیڤیلایزیشن لە حوزەی ئەدیانە ئیبراهیمیە بە حقوق ئیلاهیاتی یعنی چی؟ یا ئەوە کە عەبدوڵڵا ئۆجەلان باسیەکە تەبەقە شار و دەوڵەت تەبەقە شار و دەوڵەت دەوڵەت بە معنای حاکمیەتی بەناوە بە معنای سیستەمە هەرەمی ئەم مەڵغەمە کەم ئاغا دروستی ئەکات ئەوڵەن کورد ئەکا بە نمونەیەکی تاریخی تەبیعی بێتەمەدون و لە توولە تاریخا شکست خواردگە لە نمونەهای ئەقلانیە کە قودرە دروستەکەن چ لە ئیسلام چ لە مەسیحیەت چ لە دەوڵەتگەرە خاوەنداریەتی کرد لە ئیسلامە بە باڵە شیعە و باڵە سونی افتخارە ئەم شیعەگەریشە کە ئەحیانەن لە مقابڵە دەوڵەتە ئێرانیا ئەویسیت
ببخش خلافەت ئیسلامیاوێسی ئێرانی هەسی لەبرا دین بە کۆڵەکەی دروستکە لە جامعە دانێت و قدرت دانێ و تەمەدون دانێ و فەرهەنگ دانێت دینە سیستەمەتیک دینێک کە لە زیگۆراتەکانە کاهنانە سومریۆ دەرەکەفێ ئەم قەزیە زاگرۆس بازی و ئەشکەوت بازیە ئەمە لە ئەوتێ لە کێوەتێ لە دەوڵەتە ئێرانی و تێوە بەناوە ئەبە ئوجەلان کتاو ئەنووسێ ئەمە زاگرۆسین و خەڵکی زاگرۆسین و حەز بە زاگرۆسەکەین و تڕۆسە زاگرۆس پس لەگرا ئێمە دیمان اختلالە گەورەوە لەسەر مەفهومە ئێرانە مەفهومە نەک لە بین ناچێ لە لای ئاغایەیە ئەبە ئوجەلان بەڵکو غەنیتر و زلتر ئەوێ و ئێستا ئەم یە فۆرمۆڵێکی تری هاوڕگەی سەمنێژم فۆرمۆڵەکە چییە نەقد سونەتکردن یا گەڕانەوە بۆ سونەت بە معنایە ئەوە نییە کە تۆ عەینە سونەت تێریت و لە دنیای ئەمڕۆ تەتبیقی دەی گو این کە تەماماوانەی کە گەرەکیان و گە سونەت بێرنەوە حتا لەم ئوروپا کە تۆ گەرەکتە مەسەڵەن سونەت ڕوومی یۆنانی بێری تۆ دەقیقەن تەتبیقی نادەی دیموکراسی ئەمریکا فەرقە کاتەکە حکوومەت ڕۆم شکل دەوڵەتەکانە ئوروپایی فەرقەکەن تەکە حکوومەتە یۆنانە و دەوڵەت شارەکانە یۆنانە گەرچی ئەمانە ڕجعەت ئەکەنەوە بە زاهر لە عەسرە ڕێنەسانسا یا بازاوی شاسەر لە نوێزانەوە شتێکی ترە خوڵقێنن ئێستا ئێمە قەرارە چی بێعەقڵ بکرینەوە ئاغای ئەبە وجەلان ببین بەو کۆیلەوە تۆ ئێژی لە توولە تاریخا تەحقیر کریاگین بڕۆینەوە بووینەوە هەرسی چل نەفەر و خۆمان ئیدارەکەین خۆمەم ئاغاتێت ئێژێ ئێستا بین کۆمۆناڵ دروستکەین بە قسەکان ئاغای ماری بووکچین تەتبیقی بین لە هەر کوێیەکا 4 نەفەر و 10 نەفەر و 15 نەفەر هەست خۆیان بەڕێوە بوون ئەزانی مشکڵوا لەکوێیە ئەبە وجەلان مشکڵ وا لە ناوە ئەمەیکە ئەو چەسپس ئاخرە کە ئەمانە ئێشێ تحت ناوە کۆنفدرالیزم لە یەکتری بوەسین چییە نابێسە ئێوە گشتتان تڕەحاتێکتان گر کەسە دەمەوە لەو لاوە علم نەقدەکەن و لەم لاوە چەسپیاگن بە داستانە دیاکۆ و مات بە ناوە کۆنفدرالیزمە قەبایل درۆ ئەکەن ئاوە لە ئەمریکەم قەبایلێشێ بە یەکتری و بوەسین چییە چ زەرورەتێکە کو ئەم قەراردادە کووە بۆچی ئێشێ ئەم قەبیلەتەکە ئەو قەبیلە ئەم عەشیرەتەکە ئەو عەشیرە گشتیان بین جەم بوون لە ژێرە فەرمانە دیاکۆ لەسەر چی تهدیدە خارجیە دوشمنە خارجی کە هێزە نظامیە مستەقل و دەسەڵاتە مستەقل لە سیاسی لە بەرامبەرە تهدیدە نظامیە بکرێ ئەمە ئەو داستانە سەوە ئێوە ئەکەونە ناوی گشتتان نەزدە مەکەونە ناوی مشکڵە ئێمەمانان ئەمەسە هیچ هێزێکی خارجی نەیتوانی کە تهدیدمان بێت چون لەگەڵ هەر مەجموعەیەکی بەشەریە کووردا ڕوبەڕوو بووگە لەبیرم تێ وەختە خۆی لە کوردستانە وەحشیە کابرای کتێوێکی نووسا بەناوە کوردستانە وەحشی چاپتەرێکی داوە ژێری نووسابووی داگیرکردنە سەرزەمینە کوردەکان فرە سەختە چون کوردەکان حەز ئەکەن کە تیر بەهاوێن بۆ هەر هەدەفێکی متحەڕەکە ئەڕوا بڕێوە بیدەنە بەر گولە بیدەنە بەر تیر نەزمە ئەم قەبایلە بوو چییە قەراردادە قەبایل قسەی مفتەکەی درۆەکەی وانییە ئەگەر ئائینە کوردان لەسەر تاکە منفەرەدە کوردی بیا و بەس ئەکا لەگەڵ عەشیرە نایکا سەرهەنگە دەودان ئەس کە نامە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئائینە کوردان
ئەووا تەیارن ئەووا تەیارن ئێمە دیوانین ئەووا تەیارن هەنیمە گێڵیم یەک شارن تازین دەکەرمێ ئاینە کوردان باس لە اتحادە قەبایل ناکە باس لە بیاو بەسە تاک ئەکا أساس التمدن الكردي لسر اختيار آزادي كردبون يعني إنسان مخير آزاد سرور كتمامية آزادي تمامية سروري وتمامية اختيار خوي والد سيا وأو اختآين كردان الرواج أبيت كتو بياو بس أكي پێشووتر لە بەزەیی یا کوردیەت تێی ئەەکەی لە حیوانیەتی دەدەرەوە ئەم اتحادە قەبایلتانە لەکوێ هاورد لەسەر چی اتحادیان کردە تەمەدن دروستەوێ تەمەدن دروستکردن یعنی ژیار تەمەدن تۆ ئەخاتە وادیە تێ هەڵدریا کە تەعاریفە ئەدیانی ئیبراهیمی و دەستگاهای ئەمانە چی یارە ژیانە چی ژیان ئینسانەکان بە یەکۆ ممکن ئەکا داڕشتنە نەزمێکی ئیجتیماعی کە ژیانکردن ئینسانەکان لە کناری یەکتریە بە شەرتە هەبوونە ئازادی اختیار و سەروەری ممکن ئەکا ئەمە معجزە ئەمە تەمەدنە بێ ئەوەی کە خەڵک بخەسێنی بێدەسەڵاتی کەی بیکەی بە کۆیلە تا لە تۆ فەرمان بوات هەر ئینسانێکی ئازادی مخەیەری سەروەر بتوانێ لەگەڵ ئینسانێکی ئازادی مخەیەری سەروەرە لە جوغرافیایەکە ئەساس نەزمێک داڕشێنێت کە زندگی ممکن بکات ژیار اتحاد قەبایل بەرەساس چی بۆ چی لەسەر چی تۆ لە گرام فەردیەتە ئینسانە کوردیە کوژی وشاماوي وخير أي برگزيدة پاو پیراود و باون دیده برگزیده چی؟ برگزیده چی؟ هر انسان بالقوة اتواني بويكا اشي بويت هر امكاني که انساني ومن دالك لدايك بيت اخي انسان اقل تو چوگي تمام يهود نوسا هاوردگه البته بوتيان نوساگه خود لأولو ردي أكيتو أم روشة علمية خود نودو أچسبي بقي أمانو حيج دركو دريافتك لكردبون نية چي أحيا أكيتو لكردبون خليكي كويلية ميجوي إحيا أكيتو بتمدنية وبأقلانيتي أحيا أكيتو وأروي تسرى اتحاد قبايل خو اتحاد قبايل شي لجي چمكي كاسولة بقديم چمكة چيه چي أم چمكة دولته چی ئەمانە بۆ ئیشێتەکە یەکتریا متحد بوون دین متحدیانەکە ئەم مەجموعەیە مشتەرەکە چین کە باعث ئەوێ کە اتحادکەنتەکە یەکتریا تەوزیح نادرێت ئەم مەردەمە لە خۆ ئاگاه بوونەوە چه خۆ ئاگاهیەکیان هەست کە گەرەکیانە بە سوورەتە قەبیلەم قەبیلەتەکە ئەو قەبیلە چه تەناسخێکی تەکی یەکتریا هەست ئەم عەشیرەتەکە ئەو چه تەناسبێکی تەکی یەکتریا هەست مەعزەرەتم هەست کە ئیشێ لە مەجموعەیەکەون لەکوێ ئەم اتحادە تەواو ئەوێ تا کوێ ئیشێتەکە کام عەشیرە بێ متحد بوویت سنوورە تۆ و دیگەری وا لەکوێ کێ دوژمنە ئەم عەشیرانەسە أقساكي حلوة لأخوته دانشتن وأخوان ووتيان باقة اتحاد قبائل مامي ومقسي مفتة أما قرارة يدى عصانك يتر اتفاق بخات دارشتن جيار كردي آئين كردان بياو بس تكنا فرس جروب يدخلون في دين الله أفواجا خب ئالە گرایشە دووبارە ئەوەی کە گەرەکیسی ئەم اتحادە قەبایلە دابنیسە هەدەفی هەست لەم کارە لەوێ ئیژێ تەمامیەتە ئێران ئالتەرناتیڤە تەمامیەت و یەکپارچەیی ئێرانی چونکە ئێران ئەم
مۆدەرنیتێ دموکراتیکە چیەکە ئامرانە لەسەرۆتێت تۆ ئەکاتە ئیزیدی تۆ ئەکاتە کەس نەزانی تۆ ئەکاتە نەقشبەندی تۆ ئەکاتە عەلەوی کۆچت ئەدات بۆ تۆ ئاسووری دروست ئەکا بۆ تۆ یەهودی دروست ئەکا بۆ تۆ چەرکەس و تورک دروست ئەکا هۆڤیەت گەلت دەرهەمتەنی دەیوانە کنار یەکتریە چه اتفاقێکەکەوێ ئۆکەی بابین مثال بین دانێ ئیزەدی وا ئێژێ ئەز لەبەر دین و دیانەتە ڕڤیان ئەزێ ئیزیدیمە نەکوردم ئۆکەی ئیستا ئەم ئەزی ئیزیدیمە تۆ بێ عەزیزەکەم چوار نەفەریان وەکو میرەکانیان بێرە پوڵیان پێ بە بیان کە مخالف و خەڵکە هەولێر ئەو تەمامە هۆڤیەتە ئیزیدی بوونە بە چ واسەتەیەک ئەتوانێ بپارێزێت مستەقیم یا غەیر مستەقیم بە چ واسەتەیەک بە واسەتەیە نەزمێکی گەورەتر و قودرەتێکی گەورەتر کە پێژن دەوڵات تۆ پێژی کۆنفدرالیزم سیستەم و نەزمە شاهنشاهیە ئێرانی کامەسەم کۆنفدرالیزمن لە چیا متەبەلورەوێتەوە ساختە قودرەتەکەی هێزە نظامیەکەی بازووی ئیجراییەکەی وا لەکوێ وا تۆ ئەم گشتە تەنەوعە کە دروستی ئەکەی ئەمانە ئەکەونە مشت مرتەقی یەکتر یا اختلاف پەیاکەن لەسەر مالکیەتە ئەحیانەن کێ ئەم حەل لە منازعاکە ئیستا تۆ ئەحلە حەقیە گەورە کردو هەروە کە نەمایشە ئەحلە حەقیە و شڕە سەلەفیدا لە منتەقەی باوەجانی و داڵەهەوە ئەم زلۆ ئەوێ تۆ ئێژێ من ئەحلە حەقم و فرە مهمم و ئەو ئێژێ من ئیسلامە سەلەفیم و فرە مهمم و ئەو تەجاوز بە حەقە مەکا و تەجاوز بە حەقە ئەوەکە لە مالکیەت و لە پوڵ و لە دەرامەدا چی ئەم هۆڤیەتە قرچە بوو بە ئەحلە حەقا پارێزێ چی لذا تۆ کارێک ئەکەی وا لە تاریخی یەهودنووسا پێژێ ئیمپراتۆریەتە کوورش تەنەوع و تەکەسر حفزەکە لە ژێر و وەحدەتە دەوڵەت و نەزمە سیستەمە دەوڵەتە ئێرانیە جەوادە تەباتەبایی لە وەجهێک لە ئیسلامە لە ئێرانە گەورەی فەرهەنگیە چی ئێژێت ئەم چونکە ئێرانە حفزکە لە نەزمە شاهنشاهیە ئێرانە متەبەلورەوێ هەمان کارێکە تو خەریکی پس ئەم منشەقسازیە ئینسان گەڕانەوە بۆ عەسرە بەر لە دەورانە پارینە سەنگی و عەسرە غارنشینی تۆ گەرەکت ئینسانە کوردی بۆی تۆ عەسرە غارنشینی و زۆرە دەوڵەتە ئێرانی و پوڵە دەوڵەتە ئێرانی و عەلەوی بازی و ئیدئۆلۆژی شیعەت گەرەکتم خەڵکە بۆی تۆ دواوە چەسپەکەی نایژی چییە برایەتی گەلان لە ژێرە کامە مەفهومە واحد و چمکە کولی سازایەگە گرێتەوە چی ئاغایە پەکەکە بۆ ئەم گەلە ئێشێ بێتەکە ئەم گەڵێترە ارتباط بەرقەرارکە لەسەر چی بازرگانی مبادلە ئەمنیە چی بۆ ئێشێ بێم کارە بکە خۆی تەولیدە خۆی ئەکا و خۆی پوڵە خۆی هەسوو چی باس ئەوێ ئەم ئەعلامە برایەتیە گەلانکە یەک چمکێشێمانە کۆکاتەوە ئێرانیەت ئەوەی کەی سەباسیەکە جارێکی تر لێ دەمەوە بۆیە هەر ڕێخستنێک هەر گەلێک هەر فکرێک هەر پارادایمێک ئەگەر نەتوانێت خۆی بەڕێخستن بکە زەحمەتە سەرکەوتنیش بەدەست بێنێ هەژار لە چوارچێوەی مۆدێرنیتەی دیموکراتیکدا ئافرێنەری ئالتەرناتیڤ دەبێت بۆ یەکێتی و یەکپارچەی ئێران و ڕۆڵی پێشەنگی دەبینێت ڕۆڵی ئافرێنەر خالقی ئەوێت بۆ پاراستن تەمامیەت و یەکپارچەییە ئێران مەفهومە ئێران قەڵەمڕۆ جغرافیاییە ئێران فەرهەنگ ئێران ئێرانە فەرهەنگی مەفهومە ئێران مەفهومە ئێران لە چی متعین ئەوێ لە چی دەرەکەفێ لە نەزمە ئیداری سازمانی و حکوومەتیە بەچی ئەم کارەکە
بە کۆنترۆڵە مەبادڵە ئاڵۆگۆڕکردن پوڵ و ئینحسارە دەسەڵات یا توندوتیژی. سپاه قودس نییە، وەجهە هێزە مزورە، وەجهە ئێرانە فەرهەنگی نییە چییە؟ وأما تمام ئەوانەی کە لەسەر تاریخە ئاریابازی و کوورشبازی و فارسبازی و شاهنشاهی بەناوە کوردە قەومی ئیتنیکی قسە ئەکەن بەچ دەوڵەتە ئێرانی لەم فازەوە ئەو کولیەتەوە تۆ تێڵێتەوە ئەو مەفهومە ئێرانیەسە حاڵیتە. كرد موجودة تبعي نیە. تۆ وەختی كرد دەکەیتە موجودة تبعي لە موجودة فەرهەنگی بوون خارج یەکەی. موجودة تبعي تاریخی نییە، موجودة فەرهەنگی تاریخی هەست، زەمانی هەست. حاڵیت بوو ئائینە کوردان ئینسان ئەکا، ئینسانە کوردی ئەکا بە ئینسانە فەرهەنگی. حاڵیت بوو لاخێزە کوردەوارە سەربەخۆ دووگانەیە ئینسانە مقەیەدە ئینقیادی موجودە لە بەرامبەر ئینسانە ئازادە سەروەرە کوردیە. جهان ئینقیادگەر موجودە لە بەرامبەر جهان ئازادە کوردیە. حاڵیت بوو نە دووگانەیە مۆدێرنیتەیە کاپیتالیستی، مۆدێرنیتەیە دموکراتیک کە چەسپەکەی مەفهومە ئێرانە. لە ئاخێزە کوردانە ئەم چەسمە چمکە کوردە، چمکە کوردێ کە ئەڕواتە سەر بنەچەق ئینسان و کورد ئەخولقێنی لە سەروەریە، لە ئازادیە و لە ئختیارە و لە بەشوێن چوونە ئەم چمکانە و ڕەوەندە مێژوویە ژیارە کوردی لە ئەقڵانیەتە ئینسانە کوردیە و ئاگاهیە ئینسانە کوردیە کە چمکە کورد دروست ئەکا بە معنای ئینسان سوڵتە قبوڵ نەکەرە، سەروەرە، ئازادە مخەیەر. ژیار کوردیە خوڵقێنێت، نەزم کوردیە خوڵقێنێت، مناسبات کوردیە خوڵقێنێت و بەدیلە جەهانە ئینقیادە. سەحاڕی بوو تاریخ لە شەرایەتە مەدی و عەینیە کە بە سەرزەمینە ئێمە تێپەڕیگە دەست پێیەکە. ئافرینش ئینسانە کۆیلە ترازیاک چمکە ئینسانە تەبیعیە کوردی بێ تاریخ، بێ فەرهەنگ و بندەست مەحسوڵە ئەم دەورانەسە. کەی کوردە کۆیلە دایک بوو بگەڕێنەوە سەر مەقتەع ئافرینش لە ئەدیانە ئەو ڕۆژەی وا بوژدوەزی بەرحەسەب شانس دێ. ئاغای عەبدوڵڵا ئەوجالان قدرەتە نظامە سەرمایەداری ئەگەڕێنێتەوە بۆ ئەندێشە و عیلمە ئوروپا. قسەی مفتە دەریانەوەردی و ئۆقیانوس نەوەردیە کە ئوروپای مۆدەڕن ئەخولقێنێت، ئیمکاناتە مەدی و ئەن باشتە ئەوەلیەس. وەگەرنە دانشگاه پۆلیتیکنیکە فەڕەنسا خەیلی قەویتر و نظامە ئاموزش و پەروەرشە فەڕەنسا و ئەڵمان خەیلی قەویترن حتا ئیمڕۆژ لە بریتانیا وەلی ئینقلاب سەنعەتی لە بریتانیا کرێن. لەوێشە تۆڕە هاتەوت بزانن بۆ تەرەفدارانە پەکەکە بازوانە سپاهە پاسداران من وەختیم نییە شانستان هاورگە ئەنا دێر بە دێڕە ئفازاتە عەبا ئۆجالان نەغدۆ کردو تەناقوزاتی دروزنین بێسەوادی و شارلاتانی عەبدوڵڵا ئۆجالانمود دەرەخست تیکە تیکەی کەلەمە بە کەلەمەی وەکو نەغدە بەرنامەیە گۆتا. لەو کۆپی پەیسکردنە 1400 لاپەڕێتە. دەی بۆ لەم سەرزەمینە کەسێ تا ئێستا نەغدی نەکردگەسۆ بۆ
چون هیچ کەسێ خۆی مەسئول نازانێ، چون دەسەڵاتە گشتی کوردی لە بین چووگە. تۆ چمکە ئەبستراکتە ئێرانیەت ئەپارێزی نایژی چمکە کوردی لەکوێ هات، نایژی لەکوێ هات. تۆ وەختێ تەوەلود ئەدەی بە قەومە فارس، تەوەلود ئەدەی بە قەومە کورد، فارسیش لەم سەرزەمینە مەوجود نییە. ئەلا پێناسەیەکی زوانی کە ئەم پێناسە زوانیە 100 ساڵ لە ڕابردوو هیچ کەس بەم زوانە قسەی نەیەکرد لەم سەرزەمینە. تۆ ئیشە قەومە فارس دروستکەی تا چمکە ئێرانیەت سەرەوەیە قەومە فارس بێت، تا ئەلەگرا ئەو بێتۆ چمکێکی ئینتزاعی، ئەم بێتۆ ئینسانێکی تەبیعی. و تەمامە ئافەرینشە فارسیەت ئێرانیەتە. حالت بوو تا ئەو وەختە ئێمە پێی بکەیتە کوردە قەومی ئیتنیکیە مەوجودە تەبیعیە، بێ تاریخە، بێ فەرهەنگە کۆیلێت و لە تاریخ. ئەوە کارەی وەس، ئەوە ئێمە ئەیفەهمین، خەڵکە عادی فەقیر نایفەهمێ. خۆ چوزان تۆ دەمە قۆپانە کردگەسە پێ و کاشنکۆڤ وا لە شانتا و لوسکەڵەی ناوە ئەم زانکوانیتە و نازانێ، فەقیرە نازانی لەکوێ کڵاوەنێتە سەری. فێ تارانی قسەکە و زوانە فارسیەوە ئەوسە و متە لە فارسیەس و کوازیز گیان بگەڕێ لە دواوە تۆ بزانە سە قەومێک بەناو فارسە هەست، زۆمێ خێڵێ قەبیلەیە عەشیرەیە بەناو فارسە هەست نیسە. تۆ بۆ ئیسرارەکەی فارس بخڵقێنی بۆ خاترەوەی کوردی قەومیە بێ فەرهەنگە بێ تەمەدونە دەورانە قاڕنشینی بخڵقێنی. هەدەفە لەمە چییە؟ بێدەسەڵاتکردنە ئەم مردمە لە بین بردنە جیهانە بەدی لە دنیای ئینقیادە، حاڵی بوو مۆدرنیتەیە دۆمۆکراتیک. جا گەلحۆکانی شاگردی لە خۆی ئەحمەقترن، هەر نەیەزانیگە چیجە دەمۆکراسی دەمۆکراسی دەمۆکراتیک 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 دەمۆکراسی. بۆیە کاریان کەوتووە حەیتەران و تەبلیغات و عەکسە لە پشت و قژە شۆڕ و باسە لە خڕ و ئەم جۆرەشتانە. بۆ چون پێیان وا بوو لەم سەرزەمینە کوردەوارە دانای کورد نەماگە، گەشتی دەستی گرکەس و سەر کڵاوی پەیمانە حەیدەریە پەیان ناوێت و یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆیەک پەیان ناوێت. ئەلا ڕقمە تەمامە ڕەنجانێکە لە زندگیا ڕژێنە سەر شانیان، لە مەسافە دوژمن نەڕۆنە دەرەوە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حیچی نەکردوێت. وزە و هیوای بۆ تاکە ئینسانە کوردی بەجێهێشت کە بە یەک نەفەر قیام بکرێ. ئەو خولیایەی پێدا کە لە ناو زەهنی یەک نەفەرا ئەکرێ لەگەڵ نظام سوڵتەی جەهانیە دەرکەفی و دەرەکەفی. بۆ خاترەوەی بەفامن من چیم وێت. گەورەترین مەتنە کۆمۆنیستەکان مانیفێستی حیزبی کۆمۆنیستی یەکە کە مارکسەی نووسێ. مارکس لە مانیفێستی کۆمۆنیستا ستایشێک لە بورژوازی ئەکات کە هیچ ئیدئۆلۆژێکی و ئیدئۆلۆگێکی بورژوازی تا ئیستا ئەو ستایشەی نەکردگە. سوال بۆ مارکس خولیای چییە لە بورژوازیە؟ مارکس کە ئینسانێکی ماتریالیستە، وجه یعنی دەموچاو وجه تەولیدات مادیە کالائیە سەرمایەداری بۆی مهم نییە. یەک شتی بۆ مهم، ئەسرە سەرمایەداری توانە ئینسان لە باڕوەرکردنە، لە خۆسازمەندانە و لە تەجەلی یعنی دەرکەوتنە هێز و تەوانی ژیانە ئینسانە کە دەرئەکەوێت ستایشەکە. لەوەی کە تەمامە خیاڵات تەبدیل ئەوێت و بەرنامە، تەمامی بیرەکان تەبدیل ئەوێت و تەرازنامە.
تمامی ئەفکارە شاعرانەیە ئیقراقامیزە ئەبستراکت تەبدیل ئەوێت بە پرۆژە گەلە عینی و مادیەک کە بە وجود دێ. وأما روح توسعة طلبي زيادة خوازي إنسان حتشي كي بو غير ممكن يا هموشتي ممكنة وتواني بك هر سودايا هر ساعتي إتر حتشي يوتوبيانيا أعاصمان چون أكرات چون بفاصلة مليون ها كيلومتر لقل يكتر ياقسا كردن يكتري دين أمانا حتشي رؤيانية ئەمانە خەونەکان و ڕۆیاگەلش حائرانە بوون سەفەر بە مانگە ژول وێرن یۆری گاگارین چوو ئەوە ستایشەکە دەرنەتیجە فکرەکات کە ئەم شەرایەتەوە وەها ئینسانێ دروست بوون و وەها هێزێک کە ئەنگاری سەرمایەداری بەو جادوگەرە ئەمێنێ کە لەشکرە ئەجنە لە ژێرە زەمین تێرێتە دەرەوە ئەم لەشکرە ئەجنە ئەو هێزیە نیشاندا تا ئیسە نیشانە دەریاو لە تاریخە دەرنەتیجە ئینسانە کە ڕوو لە پێشکەوتنە ڕوو لە ڕفاحە ڕوو لە سەعادەتە ڕوو لە وەسەکردنا و ممکنات ممکن بکات ئاخرین ورژنە دەستکەوتە ژیانە سەروەرانەی ئینسانی دروستەکە. ئەو ستایش مارکسە کە لە بورژوازیەکە. وەلێ لە سەرزەمینە ئێمە ناتەوانکردنە ئێمە ئەقیمکردنە ئێمە سەودا و خیاڵ کوشتنە لە ئێمە بوو گەس و با و نۆرمە ڕۆژانە بەناوە ڕێئال پۆلەتیک و ئەرزی واقع و دێخۆ دنیای سەرمایەداری وانەیەژی دنیای سەرمایەداری حەچیشتە بە ممکن نەزانی ئەو گەلێکیانە بڕۆن لە کوڕەی مەڕیخا ژیان دروستکە کەس نایژی و درۆکە هەورامی وتی حەشیێڵەش کردش وتیان ڕێوی مناڵی ئەوێ یا هێلکە داهێنێ وتی لەو حرامزا هەرچی بێژی بەرتی لێیە کۆڵێتەوە وەلە چۆنە کە ئەگاتە حەوزەی ئێمە تۆ ئێمەی کورد بە ئینسان نازانی بە چیمان نازانی ئەوە ئینسانە کە دەمێک کە دانر یاگەنانی پێ بخوات و جوع و برسیەتی پێ ڕەفکات و ماچی لێ ئەخولقێنێ کەلامی لێ دروست ئەکا ئەو ئینسانە واکە ئەکسەریەتی وەختی ڕۆژانەی ئینسان لە بەکاربردنی دەمە نەبۆ کارکردێک کە تەبیعەتەن دانریاگە بووی یعنی خواردن بەڵکو بۆ قسەکردنە بۆ محەبەتکردن و ڕۆمانس خۆڵقاندنە بۆ پەرشوو بڵاوکردنە جەهانە ئیدە و چۆنیەتی ئینسان بوونە بۆ ماچکردنە چۆن ئەگاتە ئێمە ئێوە هەرچی ئستعدادە گەرەکتانە بیکوژن لە پشتە کامە دوگماتیزم و ئرتجاع و وێسیاگن کە ئێوە مرۆڤە سەردەمن کە ئێوە لە دنیای ئەمڕۆ ئەژین متوجه بوون متوجه استدلالهای سەخیفێک ئەوەن کە بەکاری ئەوەن لەگەڵ کیا بەکاری ئەوەن بۆ سەرتاپات بکەیتەوە کتشەواڵە گوچی وەنەوشە سوار بوویت سەعاتە ڕۆلەکسە لە دەساوێ پێم دەهاتی و دواکەوتوگ و دوگم و مرتەجەی بۆ چون وافکرێت چون تەمامە حەوزەکانی ئیمکان لە ئینسان داخی ئینسانە کوردی بچووک بچووکەکەیتەوە بەقەدەر کێسەڵێ و ئەمە مەئموریەتە تۆ سواک دەئیستە بەم تەوزیحاتێدان بۆ دەرکەوت ئەگەر تا ئیستا حاڵیت نەبوو ئیستێشە حاڵیت بووێت پەکەکە بازوویە دەوڵەتە ئێرانیە بازووی نظامیە کۆمۆناڵبازی و ژینگە پارێزی و فرقەسازی و زوانسازی
کارە دەوڵەتە ئێرانیە، دەوڵەتە یەهودە ئێرانیە، کۆرپۆریشن یەهودە جەهانیە. ئەمە دەراوێشتەی تەفەککورە تۆ نییە، دەراوێشتەی تەفەککورە کوردی ئێمەی. متوەجێ بووی؟ من قەرار بوو لەسەر چمکە ئینقلاب قسە بکەم، بەڵام دیبەیتەکە زۆر درێژخایە نەبێت و من ئەیکەم بە دوو بەش، لەم بەشە ڕایەگرین لای ئێوە خۆش.